لە هەرێمی کوردستان ئێمە بەردەوام گرفت و کێشەی بازرگانیمان هەیە و ژوورە بازرگانەکان لە هەرێمی کوردستان بەردەوام هۆشیاری دەدەن یا خۆت بەرچاوڕۆنی دەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بۆ چارەسەری ئەو گیر و گرفت و ئاستەنگول لەمپەرانی کە دێتە بەردەم بازرگانان لە هەرێمی کوردستاندا. دەمەوێت سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی قسە بکەم کە ڕاستەخۆ لە ڕانێ و لەگەڵم دەبێت کاک نەوزاد نیوەڕۆت باش سپاس بۆم دەرفەتا. دەکرێت سەرەتا وەک دەستپێکی گفتوگۆکەمان پێم بڵێ لە ئێستادا بارودۆخی بازرگانی یاخود ئەو کەشەی کە دروست دەکرێت بۆ بازرگانان بۆی بتوانن بە شێوەیەکی ئازادانە بازرگانی خۆیان بکەن لە چه ئاستێکدایە؟ نیوەڕۆی ئێوەش باش سپاستان دەکەم. بەنسبەتی بەگشتی جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئاستەنگی بۆ دروست بووە لە ڕێگەی کۆمەڵێک هەنگاوە کەوا حکوومەتی ناوەند ناوێتی سەبارەت بە هاوردەکردنی کاڵا و کەلوپەل، هەروەها ساکردنەوەی بەرهەمی کارگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. ئەمانش تا حەدێک ئاستەنگێکی دروست کردو بۆتە هۆی کەمبوونەوەی جوڵەی بازرگانی. لە ئێستادا وەفدێکی وەزاری حکوومەتی ناوەند سەردانی شاری هەولێری کردووە کە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی دارایی و ئابووری و بازرگانی و پیشەسازی و مەرزەکانی گرتوۆتە خۆ کە بۆ چارەسەرکردیە دوو تەوەری زۆر گرنگ کە بەلایەمەوە گرنگە. یەکێکیان مەوزوعی مەرزەکانە، ئەوی تریش ساکردنەوەی بەرهەمەکە کارگەی هاتوو چۆ، یعنی ناردنی کە بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستانە بەرەو شارەکانی تری عێراق کە هیوادارین لەم کۆبوونەوە بتوانرێ چارەسەری کێشەکان بکرێ و وە کۆتایی بە و ئاستەنگانە بهێنرێت. دیارە جەنابەت بە ئاماژەت بەوەدا کە ئەم وەفدە بۆ چارەسەر و یاخود بۆ کێشە و بۆ چارەسەری ئەم کێر و گرفتانە لێرن بە باوەڕی جەنابەت ینی دەتوانن بگەنی میکانیزمێکی باش بۆ چارەسەری گرفتەکان؟ بەڵێ ئەم وەفدە کە هاتوون بۆ گفتوگۆکردن هاتوون لەسەر شێوە لەسەر جۆری ئاستەنگەکان و چارەسەرکردنی و لە دوایە ئەمانە بڕیار نادەن ئەگەڕێنەوە بۆ حکوومەتی ناوەند کە لەوێ بڕیار لە شتەکان نەدرێ. بەڵام ئەم سەردانی ئەم وەفدە زۆر زۆر گرنگە لەبەرەوەی لە نزیکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر کێشە و ئاستەنگەکان ئەتوانن گفتوگۆ بکەن. ئێمە هیوامان وایە کە بگەنە چارەسەر بۆ کێشەکان و چارەسەری کۆتایی. کاک نەوزاد جەنابیشت باست کرد لەوەی کە کۆمەڵێک گێروگرفتن، بەڵام ئەو کەشەی کە بۆ بازرگانان دروست دەکرێت بۆی بتوان بە ئازادانە بازرگانی بکەن گرنگە. بە باوەڕی جەنابەت ینی هەست بەو جیاوازیە دەکەی لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا، ینی ژینگەی بازرگانی لە هەرێمی کوردستان ئارامترە؟ وەکو ئارامی بە بێگومان ژینگەی ئابووری و بازرگانی لە هەرێمی کوردستانە ئارامترە و یاسا و ڕێساکانیشی ڕێک و پێکترە. بەڵام بەهۆی هەندێک داواکاری حکوومەتی ناوەندەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاستەنگەکان لەسەر ئەوە دروست بووە کە حکوومەتی ناوەند داواکە مەرزەکانی هەرێمی کوردستان بە سیستەمی ئەلکترۆنی ببەسرێتەوە بە حکوومەتی ناوەندەوە، هەروەها ڕاستاندن بکرێ بۆ مۆڵەتەکانی وەزارەتی بازرگانی و پێشسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە من پێم وایە ئەمە تەنها بیانوویەکە لەبەرەوەی حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق یەک دەوڵەتە و ناکرێ یەکەم بە نیسبەتی مەرزەکانەوە نووسینگەی یان نقطەی گومرگی تردا بنرێت لە نێوان شارەکانی عێراقا کامە لە قانون و لە دەستوورا شتی وانییە و ناکرێ ببێ. دووهەم ئەم کارگانە و حکوومەتی هەرێمی کوردستان بە دەستور دروست بۆ پەرلەمان و حکوومەتی خۆی هەیە. پێویستە ئەو مۆڵەتانی کە وەزارەتی بازرگانی پیشسازی هەرێمی کوردستان هەیدا کاری پێ بکرێت لە باقی شارەکانی تری عێراقا، بەڵامەوان داوای ڕاستاندنەکەن یعنی تەزدیقی ئەو عێراقانەکەن کە من هیوادارم لە کۆبوونەوەی ئەمڕۆ بتوان بگەنە سیغەیەک کە بۆ چارەسەری ئەو کێشەیە. لەبەرەوەی من بەڕاستی هیچ بە یاسایی نابینم و هیچ
پێویست بەوە ناکاکە ئەو ڕێگرێ بکرێ لە بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان. دوا پرسیار بۆ جەنابەت کاک نەوزادیانی بەردەوام ئێوەی بازرگانان جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە مەدەستی کار لە هەرێمی کوردستان بەهێز بکەین هێندەی کە وڵاتێکی بەکارهێنەر بین ئەوەندەش وڵاتێکی بەرەمهێن بین ینی لەم بە سێکتەرەکان بەگشتی ینی بەبێ جیاواز ئەگەر جەنابەت پێم بڵێ ینی ئێمە تا چەند بەرەو ئەوە دەڕۆین بە تایبەت لە هەرێمی کوردستان کە بتوانین بەرەمهێنەر بین زیاتر وەک لەوەی بەکارهێنەر بین. بەڵێ بێگومانێمەوە ژووری بازرگانی و پێشسازی سلێمانی هەروەها حکوومەتیش هەموو بیرمان لەوە کردوتەوە کە یاتیمان نەکرێتە سەر یەک جۆری داهات بۆ هەرێمی کوردستان و سێکتەری پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاری یەکێکن ئەو سێکتەرە گرنگیەکی زۆریان هەیە و پێویستە ئێمە نەک ئێستا پێشتریش بیرمان لەوە بکردایەتەوە کەوا گرنگی بە بەرهەمی ناوخۆ بین و ئەوەندەی کرابێ بە پێی زروفەکان هەوڵ دراوە کە زۆرترین کارگە لە هەرێمی کوردستان و ناوچەکە بنیاد بنرێەوە ئێستا هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقی زیاتر بەرە و ئەوە ڕۆیشتووە کە پێویستیەکانی ناوخۆی عێراق لە هەموو کاڵاو کەلوپەلێک لە ناو عێراق و لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت بۆ ئەوەی هاوردەکردن کەمتر بێتەوە کە ئەمانە کردنەوەی پرۆژەکان و پرۆژەی پیشەسازی و کشتتوکاڵی زۆرترین هەلی کار بۆ خەڵک دابی نەکات بە تایبەتی پرۆژەی بچووک و مامناوەند. زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوویت.